بەڵێ بەردەوام دەوین بەردەوامین جیاواز لە بابەتەکانی تر لە دوای ئەوەی سێ ڕۆژ 28مین فستیڤاڵی گەلاوێش کۆتایی پێات کار و چالاکیەکانی بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕێوە چوو چەندین پانێڵ و توێژینەوەی گرنگ سەبارەت بە ڕۆشنبیری و ئەدەب و شعر و ئەم بابەتانە لەوێ پێشکەشکرا کە میوانەکان نەک تەنها لە ناوخۆی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراق و لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان وەرە لە وڵاتەکانی دیکەشەوە هاتبوون بۆ بەشداریکردن لەم فستیڤاڵەدا ئێمە ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان باسەوە دەکەین بزانین ئایا فستیڤاڵەکە چۆن بەڕێوە چوە پلانیان چێ بۆ ساڵی داهات و پانێڵەکان بە گشتی چیمون لەگەڵ میوانەکەمان قسە باس بەڵێ سانە ئەوەی ئێمە بەدیەکەین ساڵ لە دوای ساڵ فستیڤاڵی نێو دەوڵەتی گەلاوێژ گۆڕانکاری بنەڕەتی لە ناوڕۆکی فستیڤالەکە لە فۆرماتی فستیڤالەکە ئەنجامێت کە ئەڵم ساڵ لە دوای ساڵ بڕگە و بابەتی جیاواز لە ناو فستیڤالەکە ئەبینین ئەمە جگەلەوەش وەک تۆ ئاماژت پێەیە جگەلەوەی دەستگای میدیایی کورسا سپۆنسەری میدیایی بووە هاوبەشێکی سەرەکی بەڕێوە چوونی فستیڤاڵی گەلاوێژ هەرواشتێکی دیگەشمان بیر نەچێت ئەویش ئەوەیە کە بنکەی ڕووناکبیری گەلاوێژ خەڵاتی ڕێزلێنانی بەخشیوە تا دەستگای میدیایی کورسات کە ئاماژەکەی شانازیە میشە کورسات لە خزمەتی بواری هونەر و کولتوری کوردیدا بۆ ئێمە بۆ قسە باسی زیاتر لەسەر ئەم تەوەرە گرنگەمان دەچینە لای یونس حەمەد لێپسای ڕاگەاندی بنکەی ئەدەبی گەلاوێژ کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوانە کاک یونس بە خێراتی و بەیانی و باش بەیانیەوەش باش تەندروستی چۆنە خۆشحاڵی لەگەڵمانی کاک یونس بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت مەمنون بشیت سپاس بۆ سپاس بۆ کورساتی ماڵی هەمومان ماڵی هەموو ئەوانەی کە بینەری کورساتن کە کورسات وەک هەمیشە لە خزمەتی دنیای ئەدەب و ڕووناکبیری کولتوری کوردیدا بووە بەڕاستی بۆ ئێمەش وەکو بنکەی گەلاوێژ کە بە بەردەوامی کورسات لەگەڵمانە بەڕاستی جێگای خۆشحاڵیە و شانازیشی پێوە هەمیشە بە ئەرکی خۆی زانیوە وەک هەمیشە شانازیشی پێوە ئەەکەین کە چالاکیەکانی بنکەی گەلاوێژەوە لە ڕێگای شاشە جوانەکەی کورساتەوە بگاتە هەموو بینەرێک لە هەر شوێیەکی دنیا زۆر سپاس کاک یونس مالەوە دەست پێ بکەین ئامادەکارێکی زۆر زۆرکرا بووم فستیڤاڵە هەموو ساڵێک لەنەوە شەشەوەم فستیڤاڵە بەردەوامە تا ئێستا بەبێ پچڕان ئەو ئامادەکاریانی کە کرابوو بۆم فستیڤاڵەکە چۆن بەڕێوە چوو لەگەڵ ئەو ئامادەکاریانی کە کرابوو فستیڤاڵەکە لە چاو ئامادەکاریانە بوو کە بۆی کرابوو زۆر سپاس ئێمە هەموو ساڵێک کە فستیڤاڵی گەلاوێژ ئەکرێ ئەمە 28مینەکە بەڕێوە چوو چەند مانگێک پێشووتر ئامادەکاری بۆ ئەکرێ لەبەرەوەی ئەم فستیڤاڵە تەنها چالاکیەکی بچووکنیە لە شاری سلێمانی بێ ڕاستە لە شاری سلێمانی ئەنجامەدرێ وەکو پایتەختی ڕۆشنبیری بەڵام ئەو میوانانەی کە بانکێش دەکرێ لە شارەکانی تری هەرێمی کوردستان و ناوەڕاست و باشووری عێراق وڵاتانی دراوسێ عەرەبی و وڵاتانی ئەوروپی و ئیران و ئەمانە لە هەمیەوە میوان بانکێش دەکرێ ئەو میوانانەی کە بانکێش دەکرێ بە پێی پلە و پایە و کە ڕۆشنبیریەکەی خۆیان لە وڵاتی خۆیانە کاری جیاوازیان هەیە ئەبێت چەند مانگێک پێشووتر ئاگدار بکرێنەوە جگە لەوەش ئەو میوانانەی کە بانکێش دەکرێ کە بازە ئامادەکاریەکان ئەکرێ ئێمە کە تەوەرەکە دیاری ئەەکەین بە پێی پسپۆڕیان لە تەوەرەکانی ئێمە میوانەکان بانکێش دەکەین هەرەوە نیە میوانێک لە وڵاتێک کە بانکێش دەکرێت تەنیا لە بەرەوەی لە وڵاتێکە و بێتە ناو فستیڤاڵەکە بۆ نمونە ئێمە تەوەرێک دیاریەکەین ئەم ساڵ کە باسمان لە بەها جوانی لە داهێنانەکان کرد کە لە پێناو جوانی و بەهامرۆیەکان بن و لە ناو ئەمە شاتەوەری سەرەکیەکەمان باسکردن بوو لە کاریگەریەکانی ژیرەکی دەست کرد هاتوین لەسەر ئەم تەوەرە کاریگەری زیرەکی دەستکرد لە بواری زمان شەعر چیرۆک لێکۆڵینەوە لە بواری ژانەرەکانی هونەر وەکو مۆسیک شێوەکاری هاتوین بەپێی ئەم تەوەرە پسپۆرمان دیاری کردووە لەو وڵاتانە ئەنجا مامۆستای زانکۆ بن پسپۆر بن یاخود ڕووناک بیرێک بێ نووسەرێک بێ ئەمە ئامادەکاریەکی زۆری ئەوێ بەڕاستی کارێکی ئاسان نییە بەڵام بۆ پێی گەلاوێژ 27 ساڵی تێپەڕ کرد بۆ ئەم ساڵ 28شی تەواو کرد لەسەر دێ نزیگە بینەوە تا ڕادێک ئەزمونێکمان هەیە لەگەڵ سازکردنی ئەم فستیڤاڵانە بە خۆشحاڵیەوە ئەو بەرنامەی بۆ ئەم ساڵیش دیاریمان کردبوو بەپێی قسەی ئەوانەی کە بەشدار بوون لە فستیڤاڵەکە زۆر سەرکەوتو بوو بە خۆشحاڵیەوە خۆشتان بینیتان و ڕەنگە بەشێک لە فیدباکەی لای بەڕێزیشتان هەبێ ئەوەی کە ئێمەی زۆر خۆشحاڵ کرد ئەم ساڵیش وەکو ساڵەکانی تر وتەی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم بوو کە لە ڕۆژی یەکەم باسی لەوە کرد بەپێی هەموو پێوەرێک ساڵ بە ساڵ فستیڤاڵی گەلاوێژ مەزنتر ئەبێ
هەروها لێدوانی وەزیری ڕۆشنبیری عێراقی کاتەکگەن و زەماتان خاتە بەردەم بەرپرسیارێکی گەورە بۆ ئەوەی ساڵی داهاتوو بەڵێ فراوانتر و گەورەتر بێ فێستیڤالەکە دڵنیاشین لەوە ئێمە ساڵ لە دوای ساڵ ئێمە باسشماکە کە گۆڕانکاری بنەڕەتی بەخۆی بینە فێستیڤال بەدڵنیاییەوە بەڵێ. لە لێدوانی ڕۆژ یەکەمی وەزیری ڕۆشنبیری عێراقیش باسی لەمە کرد کە کاریگەری فێستیڤاڵی گەلاوێژ وە شاری سلێمانی لەبەرە پێشچوونی ئاستی ڕۆشنبیری و کۆکردنەوەی نووسەران و هونەرمەندان و دروستکردنی ئەو پردی پەیوەندیە چ کاریگەریەکی دروست کردووە. بەڵێ. لە ڕۆژی دووەمە وەکیل وەزیری ڕۆشنبیری عێراق لێدوانیدا بۆمان باسی لەوە کرد کە لە ڕێگای سەرکەوتنی فێستیڤاڵێکی وەکو گەلاوێژەوە کە گەڕانەوە بۆ بەغا لەوێ نووسراو ئەکەن بۆ لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەبێ گرنگی بە فستیڤاڵی لەم شێوەیە بدرێەوە حکومت بودجەی بۆ تەرخان بکە. ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێمە وەکو گەلاوێژ. چەند بابەتی تێدا بوو کاکیونس؟ وەکو بابەت ئێمە تەوەر دیاری ئەەکەین. تەوەرەکە کاریگەریەکانی زیرەکی دەستکرد بوو لە کۆی کای ڕووناکبیری بە ئەدەب و هونەرەوە. پەنێڵ بەگشتی مەبەستمانی بەگشتی چەند بابەت وەرگیرا بوو لە شعر لە ئەو بابەتان ئەو بەرهەمانە ئەم ساڵە و بەرهەمانەی بۆ ئێمە هاتوون بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆرترین بەرهەممان بۆ هاتبوو زیاتر لە 280مان بۆ هات بەڵام هەموویمان پەسەند نەکرد کە بینێرین بۆ لیژنەکان لەبەرەوەی ئێمە چەند ڕێنماییەکماندا نابوو چەند مەرجێکماندا نابوو. بۆ نمونە لێکۆڵینەوە نابێت لە 6,000 وشە زیاتر بێ بەڵام لێکۆڵینەوەمان بۆ هاتبوو 13,000 وشە بوو کە ئەمە لای لیژنەکە پەسەند نەئەکرا. وهروە هەنێک بابەتمان بۆ هاتبوو کە ئێمە ئاگاداریەکەمان بڵاو کرد بۆ لەوەی نابێت پێشووتر هیچ یەکێک لەو بابەتانەی کە بۆ ئێمەی ئەنێرن لە بواری شعر و چیرۆک و لێکۆڵینەوە بڵاو کرابێتەوە بەڵام ئەوان بڵاویان کردبەوە. ئێمە دوایەوەی کە پێمانزانی یاخود لیژنەکە هەنێک ئاگدار بوون لەوەی ئەو بابەتانە بڵاو کرابوونەوە 252 بابەتمان نرد بۆ هەر سێ لیژنەی شعر و چیرۆک و لێکۆڵینەوە کە هەر لیژنەیەکیان سێ کەسن سێ پسپۆری جیاواز. ئێمە کە بابەتەکانیان بۆ ئەنێرین ناوی نووسەرەکەی لەسەر لا ئەبین هەموو ناونیشانێکی لەسەر لا ئەبین تەنیان ناونیشان و بابەتەکەیە ئەوان لەوێ دوای هەڵسەنگاندنیان ماوەی مانگێکمان بۆ دیاری کرد. ساڵی پار هەڵانە 1970 بابەت وەرگیرا بوو کەواتە ڕێژەکە بۆم ساڵ لە زیاد بووندا بوو. ڕێک 100 بابەت زیاتر زیایی کردبوو بە خۆشحاڵیەوە. سەر بوارە و لیژنەی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە ئەمە چیرۆکە ئەمە شعر ئەمە توێژینەوەی زانستی و ڕۆشنبیریە بۆ نمونە بۆ ئەم ساڵ یەکێک لە لیژنەکانمان یەکێکمان لە سلێمانی بوو یەکێک لە پسپۆڕەکانی خۆمان بوو کە لە سوید بوو بۆمان نردبوو یەکێکتر لە هەولێر بوو هەموو ئەو لیژنانەی دیاری ئەەکەین تا کۆتا پەسەندکردنی بابەتەکان ئاگاشیان لە یەکتر نییە. باش هەر یەکەیان کە بۆ نمونە لە شعر بۆ نمونە 100 شعرمان بۆ هاتووە ئەمان 10 شعر پەسەندەکەن کاچێتە چێبرچەوە. بەڵێ ئەم دێ یەکەم و دووەم و سێمەکە خۆیان دیاری ئەەکەن دواتر کە ئێمە بەیەکتریان ئەناسێنین ئەڵێن بەڕێزان ئێوە ئەم سیانەتان لیژنە بوون کە زۆر بەشیان یەکتر ئەناسن وەکو ناسین بەڵام پێشتر ئاگاداری ئەوە نەبوون کە چێوچێن ئەوان تاوتوێ یەکەم و دووەم و سێمیەکەکەن لەم دێە یەکەم دەیەکە ئاگدارەکرێتەوە و ئێمە لە هەر کوێیەک بێ بانکێشکی فستیڤاڵی ئەەکەین لەناو ئەم دەیە یەکەم و دووەم و سێمەکە لە کۆتا ڕۆژی فستیڤاڵ ئاشکرا ئەکرێ. پێشتر گفتوگۆی لەبارەوە کراوە لەلایەن لیژنەکان و هیچ کەسێک تا ئەو ڕۆژەی کە یەکەم و دووەم و سێمەکە ڕائگەیەندرێ ئاگادارمەکان ئەمان نەریتێکی بەردەوامی فستیڤاڵی گەلاوێژ. باشە کاگەنووس ئەوەی ئێمە بەدیمان کردووە کە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ جگە لەوەی کە بایەق بەلایانی چیرۆک و شعر ئەدات یاخود پێشکەشکردنی دایان پانێڵی زانستی و ڕۆشنبیری و لێکۆڵینەوە باشە بەڵام ئەوەی جێ خۆشحاڵیە لە ساڵانی ڕابردوش بەدیمان کردو بەڵام ئەم ساڵ زیاتر بووە باەخی بەلایەنەکانی تری هوەری ژاوە بۆ نمونە پێشانگای شێوەکاریمان هەبووە میوزیکمان هەبووە چالاکی هوەری و کلتوریکەمان هەبووە پێشانگای کتێبمان هەبووە کە ئەمە بەڕاستی جێی خۆشحاڵێ تەنانەت ئەوەی من بزانم چەند شێوەکارێکیش بانکێش کرابوون یاخود تابلۆکانیان نردبوو بۆ فستیڤال بۆ پێشانگاکە. ئەمە دەیان ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بۆ کتێبخانە هاتبوون بەشکاریان کردبوو بۆ پیشانگای شێوەکاری نزیکەی 50 تابلۆی شێوەکاری هونەرمەندانی هەرێمی کوردستان و شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق و وڵاتەکانی تریش بانکێش کرابوون کە لە هەر وڵاتێک بە نوێنەرایەتی چەند تابلۆیەک چەند هونەرمەندێک کەسێکمان بانکێش کرد بوو.
و ئەوەی کە باست کرد جێگای خۆشحاڵیە ئەم ساڵ پیشەنگای شێوەکاریەکەمان بە ناوی دوو شێوەکاری خوا لێخۆشبووی گەورەی کورد کرد هونەرمەندان قەرەنی جەمیل و لالا عەبدە ڕۆحیان شاد بێ ڕۆحیان شاد بێ و هەروەها لە ڕۆژی یەکەم بە هاوکاری تیپی مۆسیقای سلێمانی کاک ناسر ڕەزازی و هونەرمەند ئەیوب عەلی چەند بەرهەمێکیان پێشکەش کرد تیپی هونەری سلێمانی کامێ باسییان بکەم تیپی هەڵپەرچی ئەوە بوو ئێمە هەموو ئەم شتە جوانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە پایتەختی ڕۆشنبیری هەیە ئەمەمان نیشانی میوانەکانماندا کە لە دەرەوەی وڵاتەوە هاتبوون کە یەکەم جار بوو شاری سلێمانی و هەرێمی کوردستان ببینن یەکەم جار بوو بەشداری لە فێستیڤاڵی گەلاوێش بکەن ئەمە ئەو ڕووە جوانەی فێستیڤاڵی گەلاوێژە کە پردێکی پەیوەندی نێوان هونەرمەندان و ڕۆشنبیران و ڕووناکبیرانی ئێمەی لەگەڵ دەرەوە دروست کردووە ئەم چەند ڕۆژەی کە فستیڤال تەواو بوو دوو ڕۆژە و لە ناو فستیڤاڵیش من بابەتی ئەو نووسەرە عەرەبانەم بۆ هات ئەو نووسەرە ئەمانەی کە لە ڕۆژهەڵاتی شەوە هاتن پێشەوەی بێنە فستیڤاڵ چەند پەرۆشی هاتم بوون خۆزگە بمانتوانێت ئەو بابەتەمان لا بووە کە خانمێکی شاعر لە ئەرمینیاوە پێش هاتنی بۆ ئێرە چی لەسەر کوردستان نووسی بوو کە چەند پەرۆشە و ئەو ڕۆژەی کە لە فڕۆکەخانە دابەزی بوو هەتا گەیشت بە هۆتێلەکەی ئەو برادرانەی ئێمە تیمی پرۆتۆکۆڵیمان تێگەیاندیان بەوێ جیان لێگرت بوو وەشتێکی بۆ ئێمە نووسی بوو چەند هەستێکی جوان بوو کە لە کوردستان کە بەشداری ئەو فێستیڤاڵە ئەکا کە ئەوە بۆ ئێمە فیدباکێکی باشە بۆ ئێمە ڕوبەڕووی بەرپرسیارەتیەکی گەورەتر بینەوە لەوەی زیاتر هەست بە پرسیارەتی بکەین ساڵ بە ساڵ ئەو دەرفەتە بڕەخسێنین زۆرترین ڕۆشنبیر و ڕووناکبیر بێن بەشداری لە کار و چالاکیەکانمان بکەین لە پیشانگای کتێب لە شێوەکاری لە هەموو ئەو بوارانەی کە لەناو فێستیڤاڵی گەلاوێت جێگای بۆتەوە کاتەکەنە زەمە خاڵێکی زۆر باشە بۆ ئێمەش بتوانین هونەر و ئەدەب و کللتور و توانای گەنجەکانی خۆشمان بە وڵاتەکانی دیکەی جیهان بناسین و بەڕێز داماژت بدا فیدباکی زۆر باشانەوە بابێنە سەر خەڵاتەکان باسێک لە خەڵاتەکان بکەین خەڵاتەکان بۆ کێبوون و چۆن لەسەر چ بنەمایەکەمە هەڵدەبژێرە خەڵاتەکان وەک هەمیشە بۆ بواری شعر و چیرۆک و لێکۆڵینەوە بە خۆشحاڵیەوە وەکو باسمان کرد ئەم ساڵ زۆرترین بابەتمان بۆ هاتبوو لەو بوارانە ئەو لیژنانەی کە پەسەند یەکەین بۆ ئێمەی ئەنێرنەوە ئێمە دواتر پەیوەندیان پێوە ئەەکەین کە ناو نیشانەکە لەگەڵ ناوەکانە بەراورد ئەەکەین و ژمارەوەی مۆبایل و ئەمانە بانکێشکیانەکەین بە خۆشحاڵیەوە هەموو ساڵێک ئەمە دووبارە ئەەکەینەوە کە زۆرینەی ئەوانەی خەڵات ئەبەن گەنجن زۆرینەیان یەکەم جارە هەلی بەشداربوونیان لە فێستیڤاڵێکی وا بۆ بڕەخسێک کە بەشداری بکەن کە بێنە شاری سلێمانی کە لێرەوە هەستەکانی خۆیان لە هەر بوارێکە لە ڕێگای فێستیڤاڵی گەلاوێژەوە دەرببڕن لەوەش خۆشتر یونس بوو بە ڕقسەکەش پێ بڕم کاتە فێستیڤاڵ ئەبێتە دەرفەتێک بۆ دەرخستنی توانا و بەهرەی گەنجان لە باری شعر بێ لە باری چیرۆک بێ هەر بە شێوکی گشتی ئەو نووسەرانەی کە ئێستا بانجیانەکەین بەڵێ یەکێک لە شانازیەکانیان ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوانیش بەرهەمیان بۆ فستیڤاڵی گەلاوێژ ناردووە و یەکەم بوون خەڵاتیان بەدەستێناوە ئێستا بوونەتە ناوێکی دیار لە کوردستان و لە دەرەوەش وتوانیانە پەیوەندێکی باش بە نووسەرانە دروستیان لە دەرەوە ئێستا بەشداری لە فستیڤاڵ ئەکەن بۆ ئەوان زۆر جێگای شانازیە وەگەر سەیری نووسینەوەی یاداشتەکانیان بکەیت هەر هەمیان بە ئاشکرا ئاماژە بە فستیڤاڵی گەلاوێژەکەن کە ڕۆژێک لە ڕۆژان لەو فستیڤاڵە بوون ئەوانەی ئەمجارش خەڵاتەکانیان بردووە هەمیان گەنجن و یەکەم جاریشە بەشداری لەو فستیڤاڵانە ئەکەن من یەکێک لەو یەکەمانەم بینی لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بۆ نمونە لە چەند سەماڵکە یەکەم بووە لە بواری شعرا بینیم هەر هەموو پلاتفۆرمەکان و ناوەندە ڕووناکبیریەکان و بەڕێبەرێتی ڕۆشنبیری و ئەوانە چەند بە شانازی و پیرۆزبایی لە گەنجێگەکان کە لە فستیڤاڵی گەلاوێژ یەکەم بووە لە بواری شعر و لە زۆربەی شار و شارۆچکەکانیش ئەمە هەیە کەواتە ئەمە فیدباکەکە بۆ ئێمە دروستەکە کە ڕوبەڕووی بەرپرسیارەتیەکی گەورەترمان ئەکاتەوە کە ئەو هەلە زیاتر بۆ گەنج بۆ ئەوانە بڕەخسێنین کە بەرهەممان بۆ ئەنێرن دواتر بە شانازیەوە ئەچنە شار و شارۆچکەکانی خۆیان یان لە ڕۆژهەڵات باسی گرنگی ئەو خەڵاتە ئەکەن پێشوازی خزم و کەس و ناوەندە ئەکادیمی ڕۆشنبیریەکانی ئەوانیش بۆ ئێمە هەر جێگای خۆشحاڵیە کە شانازی بە گەنجێکەوەکەن کاتێک لە فستیڤاڵێکی وایە خەڵاتێک بەدەستهێنن ئەم خەڵاتانە هەموو ساڵێک بەردەوام ئەبێ و بۆتە یەکێک لەو بنەمایانەی کە فستیڤاڵی گەلاوێژی لەسەر بنیادراوە
بۆی هاندام بکە بۆی لە ساڵانی داهاتوو ئەویش بەرپرسیارەتێکی گەورەتر هەڵبگرێت. خەڵاتەکان تەنها بۆ کورد بوون یاخود ئەوانەی تر کە بەشداریان کردووە لە شارەکانی تر یاخود لە دەروی عێراقەوە ئەو بەرهەمانەی ئێمە وەریەگرین تەنیا ئەبێ بە زمانی کوردی بێ و بۆ نووسەرە کوردەکانمانە واتە لە زمانی تران نیمانە. بەڵێ لە بەرەوەی فستیڤالەکە فستیڤالێکی کوردیە و بە زمانی کوردیە و ئەو لیژنانەی کە داشمان ناون هەر کوردین بەڕاستی بۆیە بەرهەمەکان ئەوەی کە لە پێشبڕچیەکە بەڵام لە پانێڵەکان هەموو ئەوانەی کە دێن قسە لەسەر تەوەرەکانمان ئەکەن ڕۆشنبیران و ڕووناکبیران و پسپۆڕانی عەرەبن فارسن ئینگلیزن بیانین تورکن یان ساڵانە لەسەر تەوەرەکان قسەکەن و بە ئازادانە بۆ چوونی خۆیان دەرەبڕن. باش کاک یونس ئاشکرایە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش پردێکە یاخود ڕێخۆشکەرە بۆی شوناسی کولتوری ئێمە بناسیێنێ بە وڵاتانی دەرەوەی جیان. باشە ئەم فێستیڤالە مەبەستم فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش تا چەند ڕێخۆشکەرە بێ بۆ ئەوەی نووسەرانی ئێمەش بانکهێشتی فێستیڤاڵە ڕۆشنبیری کولتوریەکان بکرێجا لە یێریڤان بێ لە قاهیرە بێ لە پاریس بێ لە لەندەن بێ ئەمە تا چەند ڕێخۆشکەرە بێ بۆ ئەوەی ئەم پردە لە نێوان نووسەران و ڕۆشنبیرانی کورد و وڵاتانی جیان دروست بێ. ئەم پردە پەیوەندیە بەدڵنیاییەوە کاریگەری زۆری هەیە. باڵێ ئێستا ژمارەیەکی زۆر لە نووسەرانەی ئێمە لە ڕێگای گەلاوێژەوە لە ساڵانی ڕابردوو ئێستاش پەیوەندیەکی زۆر باشیان دروست کردووە و بە پێی توانە بەشداریشیان کردووە لەو فێستیڤاڵانە بەڕاستی و ئەم یەکتر ناسینە وای کردووە ئەم بەرهەمانەی کە چاپیشی ئەکەن بۆ یەکتری بنێرن و خوێندنەوەی باشیشی بۆ کراوە و ئەم کتێبانە هەر دووەم ڕۆژی فێستیڤاڵ چەند کتێبێکی ئەو نووسەر عەرەبانە لێرە ئیمزایان لەسەر کرا و هاتن لە فستیڤاڵی گەلاوێش بەرهەمەکانی خۆیان بڵاو کردەوە ئیمزای خۆیان لەسەر کرد و بەرهەمەکانیان لە ڕێگای فستیڤاڵی گەلاوێژەوە کە دێ لێرە ئەناسێنرێ ئەم پردە دروستەکە و کە وەرجێڕانی بۆ بکرێت. ئێمە ساڵی پار واسینە ئاڕەجمان بان کرد بوو کە یەکێکە لە نووسەرە دیارەکانی عەرەب بە خۆشحاڵیەوە یەکێک لە ڕۆمانەکانی ڤینۆسفایقی وەرجێڕ و شاعیر بۆی کردبوو. ئێمە لە فستیڤاڵی گەلاوێش لە یەکێک لە ئیڤێنتەکانی فستیڤاڵە خوێندنەوە ئیڤێنتمان بۆ کرد و ناسیمان و ئیمزایان لەسەر کرد کە ئەم کللتورە ڕەنگە لە زۆربەی وڵاتانی جیهانی شەبێ و لە ڕێگای فستیڤاڵی گەلاوێژ لە هەرێمی کوردستانی شەبووە. ئەمە ئەو پردە پەیوەندیە کە ئێمە هەمیشە شانازی پێوە ئەەکەین ئەوە ئەمانە کە ئەشگەڕێنەوە لە وڵاتەکانی خۆیان لە فستیڤاڵەکانی خۆیان. ئێمە لەم ئیڤێنتەی کە ساڵی پار کردمان بۆ واسینی ئاڕەج هەموو میوانان و برادران و ڕۆشنبیرانی ئێمەی لێبوو وتی ئەو ئیڤێنتەی کە فستیڤاڵی گەلاوێش بۆ منی کرد من ئەمە لە فەڕەنسا بۆ من نەکراوە کە مامۆستای زانکۆشە ئەمە بەدەنگ ماوە بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە ئەمە پردە پەیوەندیە کە دروستی ئەڵێکاگەنیز بۆ ئێمەش جێگەی خۆشحاڵیەکە فیدباکی ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و دەروای عێراق ژاتین بۆ جۆرە لیان ڕوانی و کە گەلاوێش ساڵ بۆ ساڵ لە فراوانتر بوون و لە گەشە سەرنا و مێدەکەین هەموو کاتێک بۆ جۆرە بوو لە شتانساق بووی سەرکەوتوو بوون. سپاس کە لەگەڵمانە بووین. سەرکەوتوو بن کاک یونس. سپاس بۆ کورسات کە هەمیشە خەمخۆری دنیای ئەدەبی و ڕۆناکبیری و زمانی کوردی بووە جێگای شاناسی بۆ هەموو. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ یونس حەمەد لێ پسرایی ڕاگەانی بن کە ئەدەبی گەلاوێش کە ڕاستەخۆ لە سەدۆ لەگەڵمانە بوو.